دووبارە سڵاو ڕسمی چی ئەمە بەرپرسی تۆ مەجال بە من جوای پرسیارەکەی کاکە تۆ با ئەو ڕسمە ئەمە بەرپرسی لەقی هەفتەی شنگارە لە چ کەناڵێکە هەفتەیەک ئەڵێ لە چ کەناڵێکە ناوی کەناڵەکە سایتەکەم لە پارتی قسەی کرد لە کەناڵی پارتی کورسان تیڤی قسەی کرد ئەڵێ لە شنگال بە زیادەوە هێزمان هەیە و جەنابی مەسرور بارزانی لەسەر خەتە لەگەڵ ئێمە و دوژمن ناتوانێت سوورەکمان نزیک بێتەوە ئەمە قسەی بەرپرسی لەقی هەفتەی شنگارە بەڵام یەک تەقی نەکردەوە ڕایکردووە ئەمە شەکەت کامێرا وەدانەوە لە کەسێکە بەڵام نەیتوانیەوە بەرپرس بێ لە پاراستنی خەڵک بەڵام بێویژدانیە بازدان بەسەر شەیدبوونی دایان پێشمەرگیا لەوێ من برادرمەیە لە تۆڕی کۆمەڵاتی فەیسبوک ڕسمی هەردوو خاڵەکەی دا بەزانۆ شەید بووە لە شنگار ئەمە بێویژدانی ئەمە بێویژدانی تۆ بڵێ تۆڵی کەس تەقەی نەکردووە دواتر ئەی بوو ئەمە تەقەی هەر کەس نابەرپرسیار بێ من ئامادە خەڵکە بە ڤیدیۆ قساکەن ئەڵێن پێشمەکانی پارتی پشتیان تێکنی پێشمەکانی ڕایان کرد پێشمەکانی پارتی ئاگاداریشان نەکردی خەڵکی شنگار هەمووی پارتی نییە خۆکرێ کەسێکی تیا بێ دژی پارتی بێ ئەم جۆ تۆ بۆ باسیێوارە ناکەی بۆ باسیێوارە ناکەی کە لاختە بەنە بەردەمیان ئەڵێ چاوەڕی جەنابی سەرۆکین بێن بەدەمانە باش هێزی پشتیوانی کە ڕوا چواردەری شنگاریاوە و ناوچانی زۆرێک لەو ناوچانەی زۆر لە شنگار دوور بەداخەوە تا ئێستا پێشمەکە نزیک نەبووە لە شنگار گەیشتەوە مووسڵ کاکە مووسڵ چواردەوری شنگاریاوە شنگاریاوە زۆرێک هەندێک لە گەڕەکانی مووسڵ ئازاد کراون تۆ شەڕ لەگەڵ چیەکەی عزیزم تۆ لەگەڵ هێزێکەکەی ناسنامەی نییە هێزێکی منەظەمیش نییە هێزێکی تۆقێنەرە هێزێکە وایە سام و هیبەتیان هەیە خەڵک ئەکوژن خەڵک سەرابڕن ژن تعدا لە ژنەکەن بەڵام بۆ ئەدی بۆ لە جەلەولا و بۆ لە کەرکووک لەوانە خەڵک مقاومەکە پێشمەکە مقاومەکە بۆ ئەی بۆ نانە پێشمەرگە ئێوەش لەوێ هەر پێشمەرگە نییە آخر ئەمە ڕایان کردو کاکە گیان تو بۆ نەکە من ئەو پێشمەگەی پارتی کە لە کەرکووک مقاومەت ئەخەمە سەرم باشە ئەوەی لە جەلوا شەڕ هەر کەسێک بێت هەر کێشەم نییە لەگە پارتی لێکێتی بەڵام ئەو پێشمەگەی کە ڕاکە نایخەمە سەرم دادگایی بکرێت کەس ئامادە نیە لەوەی کە دیفاع لە کەسێ بکە کە سەنگەر بەڵام سەرۆکی هەرێم ڕایگەیان هەموو کەسانی زانی تۆ دوو ڕۆژ ئەڵێ ئەوەی ئەوانەی کەم دەقەبیانێ و دادگایان ئەمانش کاتێوە ئەمە شتێکی ئاسان نییە تۆ بیێنی تو دادگایکەی ئەگە پیلانێک بودیش بە ڕۆژ ئاوا و ئەم هێزە چۆن ئەمە بۆ لەکەیتەوە ینی بۆ ئەم جملەیە ئەڵێن لاتان وایە ئەمە خەتەیەک بوو دژی ڕۆژ ئاوا بەرامبەر تەسلیمکردنەوەی شنگال و ناوچەیە ئەمە لەکوێ هاتۆم سێ ساڵی ڕێکە پارتی دیموکراتی کوردستان بە هەموو هێز توانایەوە دژایەتی شۆشی ڕۆژاواکە بەچی دژایی یەک دقە زارمدا بەچی تێگەی بە هەموو شتێک حیزبێکتان هەیە ئەلپارتی سەر بەخۆتانە چ پەیوەندی هەیە بەمەوە چ پەیوەندی هەیە بەمەوە دەیانەوە پارتی دەیەوێ ئەم وەزعی شنگال و زومان پەیوەندی چییە بەمەوە بە کوردی و بە کورتی دەیەوێ ئەم هێزەی خۆیان لەوێ هێزی چیانە بێ لە ڕۆژاوای کوردستان کە تا ئێستا بەڵام ئێستا شنگال و زومان بەدەست داعشەوەیە بەدەست پارتیەوە نییە تا بێوێ هێزێکی شنگار و زومار هاوسنوورن لەگە حەسەکە ئەم ئەگەر ئەم باشە بەدەست پارتیەوە بێ باشتر تەداخل ناکە لە کوردستانی ڕۆژاوا نزیکبوونی حەسەکە و شنگالەوە منیش ئەڵم بەدەست پارتیەوە بێت داعش هێزێکی خەتەرە باش بەڵام ئەی چۆن تەسلیمی داعشیەکە و خۆ دەڵێ تەسلیمی کردو خۆ بە قسەی منێ تەسلیمی کردو ڕای کردو بڵێن چی هێزەکە ڕای کردو هێزێکی فشۆ بە 24 ساعت خۆی ڕێخسو زۆرێک لەو ناوچانەی ئازاد کردو ئێستا چواردەوری شنگاریاوە ئەوە پێشمەرگەی چەند پێشمەرگەی نیشتیمانن یانی تو ئەمانە هەموو نابینی لە جەنگ دوێنێ ئەبینم ئەمڕۆ نابینم ئەم بەیانی تا سێ ڕۆژ کە چوار ڕۆژی کە فعلەن پارتی کۆنتڕۆڵی شنگاری کردەوە دەڵام دەست خۆشیان لە یەکەم بەڵام ئێستا کارەسەدەی ئینسانی خوڵقاندووە ئێستا خەڵک شەهید بووە واقعەکە تو ئەگەر ڕاگەانەکان نییە بەڵێ چه خوڵ 200,000 کەس ئاوارنەوە 50,000 کەس لە شاخەکان باش ئاوارە بۆ بۆ قسانە کاتی شەرم و بێدەنگی نەماوە ئەو بە ئاشکرا وەکو کادرێکی پارتی پەنجەی تۆمەتباری بۆ تۆ ڕادەکێشێت دەڵێ پارتی هۆکاری ئەو کارە ساتەیە زین چۆنەکە مستەفا حەسەن گەورە ئەمە دووجار ئێمە مەسەلەی شەرمکردن شەرم ناکەین من خۆم بۆ خۆم کەسێکی هادێ بۆ هەموو کەسێکیش ڕەوشتی لەسەروی خۆی وەرەگرن ڕەوشتی سەرکردەکان ئێمە بەم جۆرەیە بۆیە من ناتوانم بە جۆرێک قسە بکەم کە جیاواز بێت لە ئەدا و ڕەوشتی ئەو بەرپرسانی کە منیان پەروەردە کردەوە بۆی ئەمەی کادرانی پارتی هەروە قساکەین سەبارەت بەوەی کە مەسەلەن خەڵکو ژراوە ئەمە جەنگە خەڵکو ژراوە بەڵام ئەوەی هاتووە خەڵکی سەر بڕێەوە داعش بووە لە لایشترەوە ئیمڕۆ هێزەکانی پێشمەرگە من ناڵم هێزی پارتی
چکە ئێمە ئەمانێ هەمومان یەک بگرینەوە یەکدەنگ بین بەڵام بەداخەوە ئەمانە ئیش لەسەرەوەکەن کلێنێک دۆزنەوە ئەم جۆرە لە ڕۆژنامە نووس باشە بە ڕۆژنامە نووسێگە بێ کلێنێک دروستکە کاگەر دەڵات ئەوەندەی باسی هێزی یەکێتی و پارتیەکرێ ئەوەندەی باسی فسارە کاک لەگەڵ فلانە کاک خۆی و هێزێکی کۆ کردەوە و چوو بۆ ئەو ناوچەیە فلانە کاک چۆنە ئەو ناوچێ ئەوەندەی باسی سەرکردا بەڕخسەت ئەوەندەی باسی ئەو شخصانە کرێ شخصە حیزبەکان باشە پارتی و یەکێتی بە درێژایی مێژوویەکی خۆیان بۆ نەیانتوانی منزومەیەکی بەرگری کە خۆی لە وەزارەتی پێشمەرگای بینێتەوە بەهێزکەن ئەم وەزارەتە پێشمەرگە دیفاعکە لە کوردستان نەک هێزی سیاسی حیزبەکان بۆ فلان کاشی فلان حیزب بەخۆی و هێزێکەوە بڕوا من لەگەڵتم و هەڵەیەکی گەورەیە کاتێک بەرپرسێکی حیزبی بێ خۆی بۆ عرضکردن لە هەر حیزبێگە بێ ئێمە حیزبەکەمان فێری کردووی نەگەر هەڵەمانە بێ خۆمان ڕازیکەینەوە نەک خەڵک بۆمان ڕاستکاتەوە هەر هێزێکی سیاسی هەر بەرپرسێکی حیزبی تۆ مەجال بە عەزیزم ئەمە تێگەیشت نییە برادرانەیە ئەخر تۆ مەجال بە من قسە بکەم کە من قسەم کرد دواتر دوای بەرنامەکە دانیشین حەزەکەی 4 ساعت محازەرم بۆ مەبەستم چییە هەر بەرپرسێکی کە سەربازی نەبێ و لە مەنزومەی وەزارەتی پێشمەرگە یا خودێزەکانی زێرەڤایی نەبێ من پێم وایە نەنگیە بڕاتە بەرەکانی جەنگ و بەبێەوەی پلەی هەبێ بەبێی بەرپرسیارەتی هەبێ لەگەڵ کۆمەڵک پێشمەرگە سەرکردەکانی پارتیش هەر کەس بێ هەر ڕەنگ و ناوێکی هەبێ ئەمە هەڵەیەکی گەورەیە سەبارەت بۆی کە هێزی پێشمەرگە مەسەرەن تا ئێستا نەیتوانێت هێزێکی منەظەم و هێزێکی ئەوە بێ یەکگرتوو بێ هەنگاو نراوە بۆمە بەڵام هەنگاوەکان لە ئاست پێویست نین ئەمە هەمومان نەزانین و خەڵکی کوردستانی دەزانێت هێزی پێشمەرگە تا ئێستا چەک و ئەسلاحی ینی پێویستی بەدەستەوە نیە تا ئێستا بودجەی پێشمەرگە لەلایەن جەنابی مالیکیەوە هەموو سەر سامانەی کوردستان ئەو دیفاعی ئێوە لە مالیکیەکەن زۆر معجبم پێ مالیکی سەگ بابە مالیکی نازانم چییە بەس ئەو بجێ لەستا هەفتەی کە دێکمی ئەو بینەرانە با بگرین کە لە بەردەمی ئەم شاشەیە سەریان بەرنامەیە دەکەن هەندێک جملە و هەندێک ڕستە پێویست ناکا بوترێت چکە هەموو بینەرێک لە ڕێم شاشەوە سەریان بەرنمەیەەکە کاک مستەفا ئەڵێ مالیشی باشە تۆ لە مەگەڕێ ئەو باسی هەڵاتەکانی خۆیانەکەن بەڵام مەرج یعنی ماقونیەت و هەموو شتەکانی تۆ خۆت بە حەقەزانی ئەوڵێ ئێمە هەڵەمان کردووە شکستێکی کاتی هەبووە فعلەن دۆڕانن هەیە لە شەڕابردنەوە دۆڕانن نەبوو خۆ ئەمە شتێک ڕووی نەیەوە ئاخری دنیا بێ ئەمە نەبووە بۆی کەیتر زەئێن کۆتایی نوقتە سەری دێر دیسان و دەست پێکەینەوە هێزێگەیە ئامادەیە دەڵێ چەند ڕۆژێکی تر شنگال و زومار و ناوچانە دەگەڕێنەوە سەر هەرێمی کوردستان بەمانایەک لەمانەکان هێزەکانی پێشمەرگە دەچنە ناوی ئەویان کە دەستیان خۆش بێ ئەگەری نایە باشەگەری بۆ لە دوایان ناکرێت متمانێت بەهێزی گریمان کردن دەستان خۆش بێت من دەست خۆشتان لێ دەکەم بەڵام ئەم هەموو کوشتارە ئەم تاعدا لەم هەموو ژنا ئەم هەموو منداڵام لێ ئەمە دەبێت دادگایی خەڵک دادگایی بکرێت لەسەر ئەم کەم تەرخەمیە ئێمە ئەومان دەبێت وایە میژەڵەمە شەڕ ئەگۆڕێت لە شەڕ خەڵک شەڕەکە ئەشیباتەوە ئەشی دۆڕێنێت پاشان پارتی بە تاکتیک پێمانە فرۆشێتەوە کاکە تاکتیک زین چێ مەسەلەن چۆن ئەڵە تاکتیکمان کرد بە تاکتیک هیچیوانە تو دێراگە لە ڕاگەکانی خۆتان ناگام لێنێ عزیزەکەم کاکە ئەڵەن تاکتیک بووە بەجێمانێشت تاکتیک لە شەڕازای چۆن تاکتیک بۆی شنگاڵی ئاوای بەس ئەزین چۆنە تاکتیک چیە تاکتیک ئەوەیە تۆ لە هێزەکەت نابەرابەرە بۆی شەی زۆرە دەی قوربانی زۆرە دەی ئەکشیتەوە بە منەظەمی یا ئەوە لە شەڕە تۆ هێزی دژمن بەرامبەرەکە دین تێژێرە ئەمە تاکتیکە لیانە دیتەوە بەڵام ئەوەی پارتی ڕاکردن بووە کرە ڕاکردن و ڕاکردنێکی زۆر بێ شەرمانش باوەڕکە لە مێژوو هیچ پێشمەرگای شتیوانە بووە پێشمەرگای شتیوانەوە من ڕێزمێ و پێشمەرەکان بەڵام بەڕاستی یا سەرکردایەتی سیاسی پارتی تاوانبارە یان بەرپرسەکان کە ئەمە ئامرە فرۆشتویانە دیسانەوە هاتەوە سەر هەمان بەڕێ کۆن مەسەرەن دیسانەوە مەسە هێزی پێشمەرگە هێزێکە سەر بە وەزارەتی پێشمەرگەوە وەزارەتی پێشمەرگە ڕێزم بۆ قسەکەت وەزارەتی پێشمەرگە نییە کارتونێکە هێزی هەفتا هەیە هێزی هەشتا هەیە یەکێتی دژە تیرۆری هەیە ئێوە زێرەبانیتان هەیە ئێوە دەستگای پاراستنان هەیە ئەو دەستگای زانیار هەیە هەتا ئێستا لە کوردستان دوو ئیدارەیە هەتا ئێستا خیتابی سیاسی کورد یەک نییە هەتا ئێستا ئیشێک دەڵێ دەوڵەتی کوردی یەشێک دەڵێ من مالیشی چێ دەڵێ من مالیشی هەتا ئێستا بەش مەسڵ بازین لەو ماوەیە تۆزێک مۆزەکەی وروشان لەسەرەوەی دەوڵەتی کوردی ئەگە دەوڵەتی کوردی دوو دقیقە ئیجازەم دەی کۆمەڵەکەمان لەسەر دەوڵەتی کوردی تۆ کۆمەڵی ڕسم و بەڵگە دیناوانە چی ئەمانە هەموو ئەو بە پرسانی پارتین کە لە شەڕەکە ڕایان کردووە 21 ناوە 20 کەسیان ڕای کردووە
هەمویان بە پرسی گەورە هەمویانی پرسی لەوانە لەو ڕسم و لە وێنانە بەڵێ لە سەرچاوێکی زۆر پاگەکە لە سەرچاوەکە زۆر نزیکە لە خودی هی زەربانیەکە ئەوان نردویان خابی لە خۆ لەوانش خەڵکی شەرافەتمەند و خەڵکی بە ویژدان هەیە کاکە ئەمە دیسان جارێککە فاوڵێکی گەورەیە دیسانەوە غەڵەتێکی گەورەیە و من ئەم زمانەی قسەکردنم نییە بەڕاستی و داوای لێبرنەکەم ینی لە جاتی ئەو من داوای لێبرن لە بینەرانەکەم ئەو جملانە مامۆساگیان زۆر خوا ڕسمانە ئەوە کۆمەڵی ڕسمی پیشان ناوی کە دەڵێ ئەمە هەندێک سەرکردەکانی تۆڵی سەرکردەکانی پارتیە بەرپرسەکانی پارتین کە ڕایان کردووە باشە تۆیانمانە لە فەیسبوکان دەردێناوە کێ لە ڕاستە من جوابی خۆم باش ئەمە لە پیجێکە وەری کردووە پیجی کوردستان پۆستە هەمومان زانین کوردستان پۆست چۆن ئیشەکە نامێ سەبارەت بەوەی ئەم بەرپرسانەی کە جەنابەت ڕسم گرتووە من پێش بەرنامەکە لە بەرنامەکەشا پێم وتی هەر بە ڕێزێک لەمانە مێژوویەکیە لە خزمەتکردن بە میلەتی کورد بەڵام لە حاڵەتێکا کە سەنگەری چۆڵ کردووە یاخود نەیتوانیوە لە ئاز بە پرسیارەکەی بێ ئیسە ئیجراعاتی لەگەڵەکرێ و تۆ لەمە زیاتر چیتەوێ ئەمانە ئیجراعاتیان لەگەڵەکرێ گەروابن بەدرێژای دەسەڵاتی کوردی ئیزرائیل لەگەڵ کەسێک نەکراوە ئەوە 23 ساڵە ئێمە لەگەڵ ئەم دەست و پێمە لەگەڵ ئەم دەسەڵاتە بەیەکی و هەتا ئێستا لەسەر گەندەڵی لەسەر دزی لەسەر نەحاقی لەسەر خیانەتی نیشتیمانی لەسەر سیوێکی ئاب لەسەر هەموو شتێک لەسەر هیچ کەسێک لە پیچۆنی کەسوانی عزیزم نەکراوانی عزیزم خەڵک دادگای کراوە لەکوێ لە حەفلەی شوبات خەڵکی دادگای کرا لە هەر شوێ هیوا ئەحمەد سەفای لەکوێ بەرپرسی یەکەمی تاقەکەرانی زانین چۆنە مەم گەڕێن لە حەفلەی شوبات خەڵکی سلێمانی پاداشتی پارتیان کرد لە دوای حەفلەی شوبات لە هەڵبژاردنەکە پاداشیان کرد بەڵێ پاداشتیان کرد دەنگەکانی زیای ئەبێتر تێبگەنەوە ئەبێ ئەوەی تر تێبگەن لەوەی کە خەڵک گۆشیار بووەتەوە خەڵک کوشتارگەی لە قیشواری بیناسە بەقوربان بوو ئەزانی مەم گەێڕێ بۆ شتێک ئەوە مێژوویە من جواب میایتەوەتم خەڵک لە دوای ڕووداوەکانی حەفلەی شوبات باشە پەیوەندیەکیە ئەو ڕووداوانەی حەفلەی شوبات تێپەڕێن چ پەیوەندیەکیە بە ئێستاوە ئێستا باسی دوو ناوچەی کوردیەکەین دوو ناوچەی گەورە یەزیدەکان لە ژێر ڕەحمەتی ئەو هێزانەدان وەکو خۆتان دەڵێن وەکو بازەکەی وەکو لە ڕاگەیاندندا هاتووە سیارەکە ئەوەیە کاگەر دەڵێن بە منتیق کۆمەڵێک بەرپرسی عسکەری گەورەی پارتی لە نەبوونی وەزارەتی پێشمەرگە بەڵام هێزی پارتی وەکو خۆتانوتان مەنزومەیەکی بەرگری بە هێز نییە پرسیارەکە ئەوەیە لەم شەڕەیە لەم جەنگەیە دەڵێ ڕایان کردووە هەندێک گرتە ڤیددیۆی بڵاو بۆتەوە هەندێک حاڵت بڵاو بۆتەوە پشت کراوەتە ئەو کەسانە و ئەو خەڵکانە لەوێ ینی پرسیارەکە ئەمەیە ینی چ منتیقێکی تیا تۆ شارێکی کوردی تەسلیمکەی وە مقاومە نەکەی کانگوسفا دەڵێ ئەڵێ چەند دقە مقاومەیان کردو ینی 4 ساعت مقاومەیان نەکردووە چەند ڕەبیعەکراوە لەوەن 10,000 پێشمەرگەی پارتی لەو باشە 10,000 پێشمەرگە یانی نەتوانێت پێشمەرگێکی سادە مقاومە بکە بەڵام کە لە بەرپرسەکەیەوە پاشە کشێکرا چۆن بەرپرسەکان وەرەی پێشمەرگە باو جملەی وەرگم یەمەلای من پێشمەرگەم کە بینیم مەسئولی لە بەرپرسەکە لیوایەکە نازام چیەکە کوڕەکە فلان ئەفکوکری فلان کەسە مەسئول ڕایکرد میش ڕاکەم میش خۆم کوشتن ڕاستە ئەوان بەرپرسەکان باشە هەر کەس ڕای کردو سزادرێ ئەوە دەجار من جوابیان پرسیارمیایتەوە بەرحاڵ ئەوە من ئەگەر سەیری شوێنی جوگرافی شنگار بکەین ئەبینین کە یانی ئەمە جارێکی دووبارەیەکەمەوە لە بەرنامەکە مەسافەیەکی زۆر هەیە لەوەی کە هێزی پشتیوانی بگات هێزەکانی پێشمەرگە و 10,000 پێشمەرگە لە شنگار نەبوون بەڕاستی ئەڵێم نازانم باشە هێزی پشتیوانیگاتە ئەوێ ینی فترێکی زەمەنی پێچەوە بیرمان نەچێ ژمارەیەکی زۆر بە سەدان گوندی عەربی لەو ناوچان کە هەمویان هاوهەڵێز بن لەگەڵ داعش وەچێکیان لەگەڵ چەتەکانی داعش هەڵگردووە هێزی پێشمەرگە خەڵکی شنگار یەزیدیە لەستا شنگار ناڵێم دەیەکانی دەرەوە خودی ناو شنگار لەستا هەشتای من ئەزانم چۆن قساکە مامۆستا ینی ئەو گوندە عەربیانی کە لەو چوار دەوران هەمویان هاوڵێز لەگەڵ قسەکەی وازە نازانێت چۆن نایانی مەبەست ئەزانین چۆنە من ینی کە تۆ لە پرۆگرامێک دیالۆگەکەی من هەمیشە وا بووم زۆر لە ڕادە بەدەی احترامی بەرامبەرەکەم گرتو هەڵم داوە دیالۆگێک ئێمە خەڵک دانیشتووە ئەگەر نتوانین تۆ بەناوی ئەوە ینی هەندێک جملە مەسەر احترامن بۆ تۆ ڕێزم بۆ تۆ لە جیاتی تۆ داوای لێبوردنەکەم یعنی پێ دوایە بەرامبەرەکە منطقی پێنیە بۆیە بەو شێوەیە بەرزانی چۆنە کاک هەموو کەسێک ڕەنگە بەشێک منطقی لابێ لە منطق لای ئەو هەیە من پێ دەڵم ینی ئێمە پێم حقیقت جارێککە بیڵێمەوە ئاوێنەیەکە کەوتوتە خوار و هەرێکەمان شکا و هەرێکەمان بەشێکمان پێ بەڵام ئەم جۆرە لە قسەکردن لە ئەعلام خراپە لە کەناڵێکی فەزایی خراپە ینی جمێندان و فرێدانی کۆمەڵک جملە خراپە گەرنا
مامۆسا با 2 سعاتی تر قسە بکە وەڵا دانیشم گوێ لێگرم بەڵام ئێمە بێ بزانین کە ژمارەیەکی زۆر بەرچاو خەڵک سێرمانەکە احترامی و بینەرانە شنگال و زوما لە معاملەیەکی سیاسی تەسلیم نەکرا بە داعش نەخێر کاک مستەفا نەخێرەکەی تۆ چۆن نەخێرەکە لە ماوەی کەمتر لە 24 سعات هێزەکانی پێشمەرگە نزیکی ناوچەکانی شنگال بوونەوە زۆر بەشێکی زۆری و ناوچانیان کۆنتترۆل کردوەوە ئێستا اتفاقیی سیاسی نەبوو دووبارە ئەو پرسیارە ئەم اتفاقی سیاسی ئەو وەڵامی ئەو پرسیارە بەرەوە ئەڵێ اتفاقیی سیاسی بوو نەخشەیەکی پلانێک بوو تەختیتێکی سیاسی بوو بۆ ئەوەی ئەم شارانە تەسلیم کرا پارتی هەرگیز ئامادەنی لەسەر خوێنی هاوڵاتیانی ئەم نیشتیمانی اتفاقی سیاسی بکە نقطە سەری دێ وەڵام بۆ قسەیە بەد سەڕیحی بە واضحی پێیوتی هەموو مێژووی پارتی تەسلیمکردنی کورد بووە بە هەر چوار پارچەی کوردستانەوە هەموو مێژووی پارتی لە 16ەکانەوە لە سلەیمانی معینیەوە تا خەلیل شەوباش لە 16 کە 52 تێکۆشەری حیزب ئەو زادەخەنەی لە چی واو پێکەنینە زین چۆنە کادرێکی پارتیم و مێژووی پارتی لە پارتێک تۆ زادەخەنەوە نا زین چۆن هەنێشی زین چۆن ئەم برادرانە و ئەم فۆرمە لە ڕۆژنامە نووس ئیشیان بە ئێستا ئایندە نییە ئەمە مێژوویە مێژوو چۆن هەوڵ بدەن کە لێن دروستکە لە ناو ڕیزەکانی گەلی کورد چۆن هەوڵ بدەن کورد یەکدەنگ نەبێت چۆن هەوڵ بدەن ڕووداوە بکەن مەسەلەی شەڕی ناخۆ لە ساڵی 60ەکان مەسەلەی 64 و 68 و 66 و تا دوای ئەمانە چۆن وێزگەیەکی مێژووی ئێمە ئێستا پێگاتوین هەمومان بەیەکەوە بۆ قسەکەی تۆ بەڵێ لە 67 هەتا هەفتا 52 ئەندامی حیزبی دیموکرات ئەندامی سەکەدایەتی تەسلیمی شای ئێران کرایەوە ئەمە مێژووی پارتیە 74 گەورەت 75 گەورەتی ئاژبەتاڵ لە مێژووی ئینسانەدا نەبووە بەڵامتفاقیی گەورەی نێوان دەوڵەتان بوو یعنی بۆ ئەی بۆ لە 76 یەکێتی نیشتیمانی هاتەوە مەیدان و هیچ ئیتفاقی و خەڵک شەڕێکەوە بە تفەنگە ژەنگاوەکانی لە دەڤەری بارزان و بادینان لە دەڤەری بادینان تەقەیەک تێ نەکراوە جاریش کرد باوەڕ یەکەم شەهید کراوە لە ساڵی 76 لە کاتی ئەنفالی 1 و 2 هەتا حوت هەمووی مقاومە کرا بەس ئەنفالی هەتا بادینان پێشمەرگە هۆرامی لەڕاپەڕینی پارتی یەک دقەی نەکرد هەموو بەعسیەکانی ئاکری و دەوام خەڵک مێژوو دەخوێنێت بۆ ئێستا کوڕی پیاجی پێشمەرگەم لە 61ەوە ورد و درشتی جوڵانەوە زۆر باشە زۆر نەگەڕێن بۆ مێژوو لە ئێستادا کاک مستەفا ئێوە لە بەردەمی سپلێت و دانیشتون و بە خۆت لاپتۆپەکە و لە باوەشایە لە خۆتەوە دنیایەک ئیتیهام و دنیایەک تۆمە دەبەخشیتەوە کادرێکی پارتی لە یەکێک لە چاوپێکەوتنەکانیان لە ڕۆژنامەیەکی پارتی دیموکراتی کوردستانە خۆیان دەڵێ هەندێک کەس لە بەردەمی سپلێتە هەموو قسێکەکە قسەی گەوراکە لە فەیسبووکەکەی خۆیان دنیای قساکە بەڵام ئامادە نییە 10 دقە بچێتە بەرەکانی شەڕەوە جارە پێش هەموو شتێک ڕێزم بۆ قسێت ئێستا هێزەکە هێزی پێشمەرگەیە هێزی هاوپشتی بەڵام کەنجێ زەرروتی کرد من ئامادەم وەک پێشمەرگە بچم بەرەکانیشە بەڵام ئێستا بەس هێزی پێشمەرگەیە شەڕەکە تا ئێستا شەڕەکە لە دەرەوەی مەورەی هێزی پێشمەرگە باشە کردە بە هێزی پێشمەرگە باشە من ئەڵێم هێزی پێشمەرگە بەس ئەوەی کە ڕووخاوە لە شنگار هێزی پێشمەرگە هێزی پارتیە هێزی پێشمەرگە نییە نه هێزی پێشمەرگەی پارتیە باشە ئەو پێت خۆشەوە هێزی پێشمەرگە بە هەمویان پارتین لەوێ کەسی تریتیانە لە ناو شنگارە بارەگای یەکێتی نیشتیمانی کوردستان و حیزبە کوردستانەکانی تریتیانە بەس بارەگای پارتی ئەوانیش تاوانبارنکەوە کرد بەس ئەوان وەزام هەڵاتون لەگەڵ پێدەوە بزانام تەسیقیان کردو لە ڕەوی کۆمەڵە شەڕوشتیان کردبوو ئەوەی کە من بینیم بەس نازانم ئەو پێشمەرگانەی پارتی کە شەهید بوون ڕێزم هەیە بۆیان لە شنگار باوەڕ ناکەم کە شەهید بێت کە شەهید نەبووە ئەو ڕسمەی خاڵۆزا و پورزا ئامۆزای کە خەڵک لایە بەزێنە و خەڵکە ڕاستەردانی پرسەکانیان ئەمانە شەهید نین بەدیدی تۆ شەهیدن سەی ڕێزیان وەدەم باشەکان تێکڵاو نەکەن بەڵام سەکەدایەتی سیاسی پارتی خیانەتی شەڕ نەکراوە شەڕ نەکراوە من ناڵم شەیدانە شەڕ نەکراوە چۆن شەهید بوون بوونەکانی دەوروبەر شەکراوە پێشتر شەیدەوە خۆم چوزانە خۆ بەڵگەتی لەسەر شەری کرد باشە تۆ لا دوایە ئەمەی کە تۆیڵێ ئەم بۆ چوونانە ئەم ڕەئانە بریتینیە لەوەی کە تەفریقەیەک دروستەکە ورەیەگە ڕوخێنێ یعنی بۆ لا دوایە شەڕ نەکراوە ینی ئەم ئەدی لە قاتعەت چێت تۆ لە کۆ دیوتە شەڕ نەکراوە ئەی خۆت حزۆرە دەبووە وتیان نابێ من تەلەڤیزیۆنەکەی پێدە دیارە کوڕە کەناڵەکان هەموو باسیەکەی پێدە چێڵێ لێدوانی ساڵح موسلیم ئەڵێ من چەکمانە داعش کردەوە من ئەسڵەن باسی مستەڵە بزی ناکەم ئەو بێژەرە دێتە ناو شنگار لە کاتی ڕاکنی پارتیە تەسوورەکە ئێمە چەکمانە داعش کردەوە باشە ئەو بوختانی پارتی بۆ یەکە بوختانی چی لێدوانی خۆیەتی کوڕەکەی خۆیان بەرنامەڵی بارزانانی بینی بارزانی یەک دنیا نەزم و نجومەیە بەسشانەوە
گەورەکەی لە شەڕە شەهید بوو لە ژیانی بنەماڵەی بارزانی شەهیدی هێنا یەک شەهیدی بنەماڵەی بارزانی پێ بڵێ یەک شەهیدی بنەماڵەی بارزانی لە شەڕە بنەماڵەی بارزانی بە درێژایی مێژووی خۆیان خزمەتیان بە درێژایی مێژوو یەک شەهیدی پێشمەکە پێ بڵێ لە 1920ەوەمانە خەباتەکەن ینی ئەم جۆرە یەک شەهیدم پێ بڵێ بنەماڵەی بارزانی لە شەڕە شەهید 5000 بارزانی بوونە قوربانی ئەمەش هەڵەیەکی ئیدیس بارزانی بوو کە دوانی چی پێ بڵێم عزیزەکەم تۆ ئێوە فێر بوون بەس لەسەرەوەی قسە بکەن باقی خەرە نیشانە بنەماڵی بارزانی نیشانە لە کاتێکە مەسئول بارزانی سەرۆکی هەرێمی کوردستان لە هەڵبژاردنەکانە کە ئێوە تووشی شۆک بوون زیاد لە پارتی وێچێتی دەنگی هێنا بەڵێ خەڵکی کوردستان زۆر باش سەرکردەکەی خۆیان ناسی بەم جۆرە لە قسەکردن من کاتی خۆی وەڵام داوتم ئەو کەسانی کە مەسعود بارزانی داوە سیویش ئابیان قبول بووە ئێستاش واڵم دووارە چی ڕوویدا لە شنگال و زومار خیانەتێکی گەورە بوو دەرباع بە خەڵک چی ڕوویدا لە شنگال و زومار شکستێکی جوزئی بوو جەنگ ئەنجام گرنگە هێزەکانی پێش زۆر چاکە ئەگەر ئەو شکستە بەسەر زۆر چاکە زۆر باشە زۆر سپاسانەکەین تەوەرە گەرمەکان بەردەوامن تاکردنەوەی مەلەفێکی تر بەخواتان دەستپێرین.